عندنا الصلاحيات، عندنا الاستعداد لهذه الحكومة. بڕیارێکی سەرۆک وەزیرانی عێراق بۆ دانانی ڕێوەشکارێک بۆ کاروباری دەستوری کاردانەوەی لە شەقامی کەرکووک لێکەوتەوە. ئەندامێکی لیژنەی یاسایی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت دانانی ئەو ڕێوەشکاری هێندەی بۆ ڕاگررتنی هاوکێشە سیاسیەکانە مەبەستی هەموارکردنەوەی دەستور نییە. هەم بۆ تەرزیەکردنی هەندێک لەو لایەنە سیاسیانەیە کە ئێستا بانگەشەی گۆڕینی دەستوری عێراقی ئەکەن وەکار بۆ ئەوە ئەکەن دەستور بگۆڕێ لە بەرەوەی بە ئاسانی دەستور ناگۆڕدرێ و هەروەها بۆ ئەوەیە ڕێی حکوومەت هەبێ لە کاتی داواکردنی ئەو جۆرە هەموارکردنەوەیە کە پێم وایە لە دۆخێکدا دەستور عێراق دانراوە لە سەردەمی فەخامەتی جەنابی مام جەلال و لایەنە سیاسیەکانی عێراق وەزل هێزەکان لە دەوڵەتەکانی دەرەوەش بە ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانەوە کە لێرە بوونە ئەو کاتە بەو ئاسانیە پێم وانیە دەستوری عێراقی هەموار بکرێتەوە بە تایبەتی مەرجی ئەوەی هەیە ئەگەر سێ پارێزگا دەنگی لەسەر نەدا ئەتوانێ هەمواریەکەی قبول نەکرێت دوای ئەوەی ریفراندۆم لەسەری ئەکرێ. بەڕای یاساناسێکی شەموارکردنەوەی دەستور کارێکی قورسە بە تایبەت کە عێراق بە دۆخێکی ناجێژیردا تێپەڕ دەبێت. پێویستە پێشەوەی بیر لە تعدیلکردنی دەستور بکرێتەوە، پیر لە ئاساییکردنی بارودۆخەکان بکرێتەوە، بیر لە بەهێزکردنی پێگەی عێراق بکرێتەوە، دەست درێژەکانی سەر عێراق ڕابگیرێ و لە ڕووی دارایی و ئابووری و عێراق بەهێزتر بکرێ و هاوڵاتیەکانی لە برسێتی بپارێزرێ و لە ئێستا پێویستی کێشەی دۆلار چارەسەر بکرێ و پێویستە پەیوەندیەکانی نێوان هێزە سیاسیەکان ئارامتر بکرێتەوە و ئەگەر لە کۆتاییە پێیان وا بوو هەموو ئەمانە چارەسەر کراوە و پێیان وا بوو کە ئەم دەستورە ناتوانێت وەکو پێویست خزمەتی هاوڵاتیانی عێراق بکەوە کەم و کورتیتیایە ئەکرێ تعدیل بکرێ. بەڵام چۆن تعدیل بکرێ؟ ئێمە پێکاتەکانی عێراق و ئەمە هەموو ئەمانە دەبێت دەستیان هەبێت لە نووسینەوەی دەستورێک کە مافی هەمویان تیا زامن کردبێت، نەک بۆ تامیشکردنی لایەنێک و سڕینەوەی چەند خاڵێک کە لە بەرژەوەندیان چەند مادەیەکی دەستوری کە لە بەرژەوەندی پێکاتەیەک یاخود نەتەوەیەک نووسراوەتەوە ئێستا بیانەوە بیخەنە دەرەوەی بازنەکان. بە بۆچوونی شارەزانی بواری یاسا و دەستوریش ئەنجامدانی هەر هەموارێک بۆ بەرگە و مادەکانی دەستوری عێراق کارێکی یاسان نییە، بە تایبەت کە بەپی یاسا ئەگەر زۆرینەی سێ پارێزگای عێراق دژی بێت هەموارکردنەوە کە سەرکەوتوو نابێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.